سەوەڵە ئێمە وەکیلین لێرە سەوەڵ تەوزیعەکەین بۆ شاری سلێمانی و دەوروبەری بەڵام ئەم سەوەڵە بۆ ماسی بە کەڵک دێ بۆ خواردن بە کەڵک دێ بۆ ئاسارکردن خەڵکەی با ڕۆژانە کرێکاریەکە لەسەر بینا بۆ سەرمیوە و شتەی بۆ هەموو شتێ بە کەڵک دێ بۆ ساردکردن پێداویستێکی ڕۆژانەی خەڵکیە لە هەموو سلێمانی و دەوروبەری حەوت مەعمەل هەیە پێویستیان بەوە هەیە کارەباکانیان فول بکرێ لەبەرەوەی ئەزمەت دروست نەبێ وەکو مەعمەلەکان هەموو مەعمەلێک مۆلیدەیەکی هەیە لەبەرەوە 12 ساعت کارەبای هەیە لەم هەموو کارەبای کوردستانە بەڕاستی کەمە و پێداویستی بەوە هەیە حکومەت خۆی هەوڵیەوە بدا کارەبای فول بێت بە دایمی بۆی ئەزمەت دروست نەبێ یا سەوەڵەکە بۆش نەبێ ستا مەعمەلێکی وە کۆمە دوو مۆلیدەی هێناوە ڕۆژانە 500 هزار کولفەی مەسرەفی تێچێ و 12 ساعت شپارەی کارەبا کەمتر بۆ حکومەت دەچێ زەرێرێکە بۆ حکومەت خۆشی و سەوەڵ شتێکە پێداویستی ڕۆژانەیە کە لە هاوینا خەڵک پێویستی لە دوای هاوین پێویستی نییە. ناوم کامیل ئەحمەدە خاوەنی بەش یەکەم لەم کارگەیە ئەم کارگەیە لە ساڵی 2023 دروست کراوە دیارە زەرورەتێک بوو بۆ ئەم ناوچەیە لەبەرەوە لەم ناوچەیە هیچ کارگەیەکی سەوەڵ نەبوو ئەم کارگەی ئێمە بڵێن لە دەربەنی خانەوە بەو خەتایە کە دێیتەوە هەتا گەیتە عەربەت بە هەڵەبجەی تازە و زەڕایەن سەیسایەق بڵێن پێنجوێن تاوان بەشێکی زۆری سلێمانی ئەمە سەوڵفرۆشێکوانەیە لە ئازادیە سەوڵفرۆشمان هەیە لە هەواری شارە ئەم سارێش کە ئێستا باری کرد کاگەحمە ئەویش لە منتیقەی ڕاپەڕین و تاسروجە هەمووی لە سەوەڵی ئەماچێ بۆ ناوچانە تاوان سەوەڵ بۆتە زەرورەتێک بۆ ژیانی ئەمڕۆی کۆمەڵگا ئەمڕۆ هەموو شتێک پێویستی بە سەوەڵە دوور بە تەعزیە پێویستی بە سەوەڵە شای و خۆشیە پێویستی بە سەوەڵە ئەمڕۆ هەموو شتێک پێویستە لە وەرزی هاوینە لەبەرەوەی هەوا گەرمای لای ئێمە گەرمایەکی پڕ و کێنەر و گەرمایەکی بەتینە پێویستەکە بۆ ئەم حاڵەتانە سەوەڵ یارمەتی دەربێ بۆ فێنکردنەوە بۆ بەکارێنانی موادەکان ئێستا سنووری ئێمە بڵێن قەسابخانە کوشتارگەی سلێمانی نوێ لە سنووری کارگەی ئێمەیە تاوان هەموو موادێکە لە کوشتارگەکە دەرەچێت بەبێ سەوەڵ لە بازگەی عەربە سلێمانی ناتوانێت داخلی سلێمانی بێ بە کۆمەڵە کۆمپانیای ماسیمان هەیە لە هەڵەبجەی تازە ئەوانە تاوان لە زستانە ئەوانە لە زستانیشا پێویستیان بە سەوەڵە زستانیش ئەوان لای ئێمە سەوەڵە بن ئیتر وەک عەرزم کردن سەوەڵ ئەمڕۆ زەرورەتێکی ژیانە بەڵام کۆمەڵە مەعاناتیشمان هەیە بەڕاستی سەوەڵ کارێکی وەرزیە تاوان ئەوەی کە زیاتر خواسی لەسرە بۆ هاوڵاتی و بۆ پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان کە زۆر زەرورە 3-4 مانگی هاوینە کە لە مانگی 6ەوە دەست پێەکە بەڵام داخەوە نازانم یعنی دەبوو کۆمەڵە کار ئاسانی و کۆمەڵێ شت بکرایە بۆ ئەوی کارگەکان کارگەی سەوەڵەکان ئێمە لە سنووری سلێمانیە پێما بێ 6 کارگەی سەوەڵی دایە بەڵام گەورەترین کێشەیە هەموو کارگەکان ئاو کارەبایە ینی بە تایبەتی ئێمە کارەبامان 12 ساعت کارەبای ڕئیسیمانەیە 12 ساعت بە مۆلیدە ئیشەکەی باڕکە ئێسەکانێت 2 مۆلیدە ئیشەکە یعنی ئەم 2 مۆلیدەیە نییە تەمان گازی پێویستە تەمان مەسلوفاتی زۆریە ینی ئەمە هەموو ناچارین چی بکەن باڕکە سەوەڵ قاڵبێ سەوەڵ یا 1250 نزیکی 30 بۆ 35 لیتر ئاوەکەین بە سەوەڵ لە تۆ وەرە ئەمە بەراورد کە لەگەڵ ئەو هەموو کولفە و تێچوونە ئەبێ قازانچەکەی لەکوێ بێت ئێمە لە هاوینە ئەبێ 24 ساعت ئیشکەین یعنی وەسانمان نییە ئەگەر بوەستین ناتوانین ئەو بەرهەمەی کە هەمانە ئینتاجی بکەین بەڵام لە زستانە نەخێت لە زستانە ئێمە ڕەنگە چەند سەعاتێک ئەگەر کار بکەین ئەتوانین خواستی مەسەلەن قەساب و میاسی و ئەمانە دابین بکەین لەبەرەوە خەڵک پێویستی نییە لە زستانە سوپاس بۆخوا ئێمە کارەکەمان تقریباً 4-5 کرێکار لەگەڵمانە کارەکەن یعنی ئێمە 2 کرێکارمان بەشەو هەیە و 2 کرێکارمان بە ڕۆژە خۆشمان لەگەڵانە هاوکاری کارگەی ئێمە تقریباً لە 1500 تا 2000 قاڵب لە ڕۆژێکا بەرهەممان هەیە 24 ساعت یعنی لە چەند ڕۆژێکە ئەوەندە بەرهەممان هەیە بەرهەمی ئێمە تەمان سەوەڵ
بە دوو جۆر غاز بەرهەمەیەنرێ بەرهەمێ غازێکیان غازی فریۆنە غازێکیان غازی ئامۆنیا NH3 بەڵام ئەویان کە سەرکەوتووە و باشە بۆ کارگەی سەوەڵ بە تایبەتی ئەم قاڵبە گەورانە غازی ئامۆنیایە یعنی ئەمەش هەر کولفەیەکە بۆ کارگە لەبەرەوەی هەم سەوەڵەکەی جوانە هەم سەوەڵەکەی زووە یا بەدەسەوە غازی ئامۆنیا لە ڕێگەی ئەو کۆمپرێسەرانەی کە لە ژوورەوەن کارەکەن عملەیەکە بڵێن غازەکە بە شێوەی سایل داخلی ناو کۆیلێکی ساردمانەیە لە ناو حەوزەکانە لەو قفڵێکی هەیە و قفڵە غازە سایلەکە کا بە شێوەی تۆزەکە یا بە ناو کۆیلە ساردەکە و ئەو شۆرەی کە سەوەڵەکە تیا بەسێ قاڵبەکانەی بەسێ شۆرەکە ساردەکە ئەوێ بۆ ناقص هەشت و ناقص زەو ئەوانە لەو حاڵەتە تقریبان ئەم عملیە قاڵبێک سەوەڵ ئەگەر بەراوردی کەیت لە ماوەی 18 بۆ 20 ساعتی پێچی هەتا بێ بە قاڵبێ سەوەڵ یەک قاڵب سەوەڵ بەڵێ ماوەی 18 بۆ 20 ساعتی پێچی هەتا بێ بە قاڵبێکی سەوەڵ ئاوای کە ئێستا بارەیەکە تەوان ئەو ژمارەی کە هەمانە لە شەو ڕۆژێک هاتوانین تەنها ئەوە بەرهەم بێنین ئەم ساردکەرەوەیەش وەکو هاوکارێک دروستمان کردووە هەرچەنە کولفەیەک بوو بۆ ئێمە بەڵام جاری وایە تووشی عەتەڵاتە بی پێویستی سەوەڵ وەک عەرزم کردی شتێکی ڕۆژانەیە ئەگەر ڕۆژانە خەڵک بێسەوەڵ بێ کاریش و کاری ئەوەسێ یعنی بۆ نمونە لە چایخانەیەکی بەسیتەوە بیگرە ئەگەر کابرا سەوڵی نەبێ ناتوانێت ماساوێک بۆ خەڵک دروست بکات لەبەرەوەی ئێمە وەکو هاوکارێک ئەم ساردکەرەوەمان دروست کردو و کەمێتێکمانتیا هەڵگرتووە بۆی لە حاڵەتی خوانەکەران شکانی کارگایە ئەم شتانە ئەمە هاندەرێک بێت و ئەمە پڕکەرەوەی ئەو خواستە بێت کە ئێمە پێویستمانە